کابرا هاتیتە دوکانێک علاگە پیازی هینا وەڵا لۆم بکەنە چەپکە گوڵ لەسەر کارتێکیش بنووسن خۆشم دەوێت پیاز خۆرەکەم. تا ئێستا زانیومانە گوڵ دەکرێت بە چەپک و دەبرێت بە دیاری، بەڵام لە حاڵەتێکی جیاواز لە شاری هەولێر کۆمەڵێک پیاز کراوەتە چەپک و بە دیاری بۆ کەسێکی دەربدراوە. جا من ئێستا لە یەکێک لە گوڵفرۆشەکانی شاری هەولێرم دەمەوێت قسە لەگەڵ خاوەنی ئەو شوێنە بکەم بزانم ئەو بابەتە چۆنە و چۆن پیاز قڕوان سڵاو دەبێت کا کارزان. زۆر سپاس. دەمێت باسیەوە بۆ بکەیت چۆن پیاز کراوەتە دیاری. بەخێر بێن بە خێراتنی کەناڵی 964 دەکەن زۆر بەخێر بێن. وڵای دیدونی هەمووەکو هەموو ڕۆژەکان یان لە دوکان بووین مشترێکی عزیزات گوتی تەماشامان کرد یەک علاگە پیازی لە دەست بوو گوتمان فەرمە گوت وەڵاو پیازانە مینایە لۆ بکەنە چەپکە گوڵمان لە خزمەتدانی دی وەڵای مەش تەرتیبات و شتێکی زۆر جوانمان لۆ کرد. باشە پیازان چۆن ڕازاندەوە؟ بە شێوەی چەپکە گوڵ هەنی ئەو حاڵەتانە هەیە زۆر هەیە بۆنی نەدەهات بەری وەڵای زۆری زاعج بوو ئەوم لە چاوی داهات هاتە حازرم کرد زۆری زاعج بوو بەس پێشتر ئیدی مشتری دەبیشی لۆ بکەین. باشە لە پێشتردا زانیتمان پارە دەکرێتن یان کۆمەڵە کشتیت کە هەیە چوکلات و شیرینی و پسکێت و ئەوانە، بەڵام یەکەم جار بۆ حاڵەتی وات بۆ بێتن یان هەبووە پیاز بە دیاریکراوی زۆر یەکەم جار وەکو پیازا یەکەم جار بەڵام شتی دی زۆر دێ وەکو میوانە فراولە زۆر دێ پرتەقاڵ زۆر دێ ئیدی هەموو شتەکان دێن خاص دێ خاص ئەنی ماوەکانی دی خاصیانی نابوو لەمان کە چەپکە گوڵ ئەنی هەموو شتێک دێ. باشە پێت نەپرسی بۆ پیاز دەوە مشتە؟ وڵای گوتی لۆ خێزانە گوتی خێزان حەزی لێەوە منش حەزم لێەوە با دێلۆی ببەم شتێکی جوانیش دەرچووەڵا ئیدی لە ئەکاونتی تایبەتی خۆشم پۆستم کردووە تێیپەڕاندووە لە ملیۆنێک و 100,000 بینەری هەبانی هەموو یاونی ئەوەی سەرنجە هەموو کۆمنتەکانیش جوان بانی کۆمنتی زۆر زۆر جوانی لۆدا. باشە پێت نەگوتم پیازە بە شێوازی خێزانی حەزی لە پیاز بۆ وای حەز کرد دیاری بوو گوتی حەزی لێە گوتی ئەمش حەز دەکەم بە شێوەیەکی جوان و ڕێک بیدەمە دەستی. باشە لەسەر با بڵێن چەپکە پیازەکە یان چەپکە گوڵەکە با بڵێن بینیم نووسراوێک نووسرا بە ئەو نووسینە چ بوو؟ گوتی خۆشم دەوێت پیاز خۆرەکەم دیار خێزانی پیاز وڵی دیارە. باشە دەمێت باسیەوە بۆ بکەی لێرە هەموو شتێک دەکەنە چەپکە و ئامادە دەکەم بۆ دیاری هەر شتێک بێتە ئێرانێمە دەیکەینە چەپکە گوڵ هەموو شتێکانی ڕۆژانە پرتەقالمان لۆ دێ خوازە سەر چ زیاترە فراولە زۆر دێ بەو بابەت لەو دوایانەش پرتەقاڵیش زۆر دێ شتی زۆر سیر دێ بەڕاستی ینی. باشە لە کاتی ئامادەکردنی چاوت وڵی ئاوی دەکرد ئێستاش دەستم بۆن پیازی لێ دێ لە دوێنێەوە زۆر ئەنتیکە ناسەم ئافرەتەکان کو تەعامل دەکەن.